لە ماوەی ڕابردوودا دوای ئەوەی کە کەیسی بادینان بووە کەیسێک کە ڕای گشتی لە هەرێمی کوردستان جوڵان ڕای شەقامی جوڵان لە چەندین لاوە قسە لەسەر ئەم کەیسە کرا هەر لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە کە هاتنە سەر هێڵ بۆ ئەم بابەتە بۆ ئەم کەیسە هەر لە موسساتەکانی هەرێمی کوردستان بە پەرلەمان و بە حکوومەت و بە ئەنجومەنی دادوەریەوە کە سەرجەمیان قسەیان کرد لەسەر ئەم کەیسە و زۆر قسە کرا کە هەندێک لەو قسانە قسەی میدیایی بوو لەسەر کەیسەکە هەندێکی قسەی ڕێکخراوەیی و چالاکوانان بوو لەسەر کەیسەکە هەندێک قسەی سیاسی و ڕەئی سیاسی بوو کە لەسەر ئەم کەیسە ئەدرا چ بە قازانجی کەیسەکە یاخود چ بە زیانی کەیسەکە و ئێمە وەکو ڕێکخراوەکە وەک ئاماژەم پێدا گرنگی ئەدەین بابەتی سەروەری یاسا و سربەخۆی دەسەڵاتی دادوەری لە ڕێی تیمێک لە پارێزەران و یاساناسان و مامۆستایانی زانکۆ لە بواری یاسادا کە خۆبەخشانە هەڵساوین بە ئەنجامدانی ئەم راپۆرتە شیکاریە لەسەر وردەکاری کەیسەکە بەداخەوە ئەگەر لەبەر ژینگەی ئاڵۆزی هەرێمی کوردستان نەبووایە و لەبەر ئەو ململانێ سیاسیە ناسروشتی و ناتەندروستە نەبێ کە بەردەوام لەنێوە لە ئەم دی و ئەو دیوی دێگەڵایە هەبووە لە چەند ساڵی ڕابردووە زۆر باشترە بوو بۆ دەسەڵاتی دادوەری و بۆ هەموو لایەنەکانی تر کە ئەم جۆرە دۆسیانە بەڕاستی زیاتر تیشکی یاسایی بخرایاتە سەر و دوور بووە لە چاوی لە هەراوریای سیاسی دیارە شتێکی سروشتیە کاتێک چەند کەسێک دەستگیرە کرێ بە دڵنیایەوە کادانەوەی سیاسی لێ ئەکەوێتەوە بەڵام تا چەندێک دەسەڵاتی دادوەری و دادگاکان سوودمەندن لەم دەنگدانەوە ئیعلامی و کۆمەڵایەتی کە لە کەیسەکانە دروستە بێ بەڕاستیەوە جێگەی پرسیارە ئێمە خۆمان وەکو یاساناسان وەکو کەسانێک کە گرنگی ئەدەین بە سەروەری یاسا و دادپەروەری لە هەرێمی کوردستان زۆر پێمان گرنگە کە دواهەمین دەسەڵات ئێمە بمانەوێت تەدەخول بکەین و قسەی لەسەرکەین بەڕاستی بریتیە لە دەسەڵاتی دادوەری بەڵام بەمەجێک کە دەسەڵاتی دادوەری خۆی هەم توانایی و هەم ئیرادەی و هەم ئامادەی ئەوەی تیا هەبێت کە ئەرک و مەهامە گرنگەکەی خۆی لە کۆمەلگا جێبەجێ بکات بۆیە لە سەرەتا ئەمەوێ ئەوە بڵم کە ئامادەکردنی ئەم راپۆرتە بەڕاستی تەنها لایەنی یاسایی دۆسیەکەیە هیوادارم بەو چوارچێوە لێک بدرێتەوە و هیچ مەبەستێک لە تەدەخولکردن نییە بۆ کاروباری دادگاکان بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە کە ڕاگەیاندن و یاساناسان و ئەوانەی لە دەرەوەی دادگان نابێ هەمان ئەو هەڵەیە بکەنەوە کە سیاسەکانی کەن و تەدەخول لە کاروباری دادگاکانە بکەن بۆیە ئەم راپۆرتە تەنها لایەنی یاساییە بۆ پشتیوانیکردنی دەسەڵاتی دادوەریە و بۆ دروستکردنی فشارە لەسەر هەموو ئەو لایەنانەی کە ئەیانەوێت دەسەڵاتی دادوەری بەلاڕێیا بەرن چۆنەتی ئامادەکردنی ئەم راپۆرتە گرنگە لە چەند خاڵەکە بخەمە ڕوو یەکەم کاتێک کە راپۆرتێکی شیکاری یاسایی ئامادە ئەکرێ پێویستە دوور بێت لە هەموو بیر و ڕاو پێم وایە و بیر و بۆچوونێک کە بنەمای یاسایی نیە هەوڵمان ناوە خۆلەوە لابین و بەلایانی سیاسەکانە ڕۆین دووەم پێویستە تۆ بە سەرچاوە هەیە بۆی کە راپۆرتێکی شیکاری ئامادە بکەیت ئەو سەرچاوەی کە لێرە بەکارهاتون بەداخەوە ڕەنگە هەموو ئەو سەرچاوانە نەبن کە تۆ پێویستە لە راپۆرتێکی شیکاری یاسایی ئامادە بکەیت لەبەر ئەوەی کە کۆمەڵی ڕێگری تەکنیکی و یاسایی هەیە لەوەی کە تۆ بتوانی هەموو سەرچاوەکان لەبەر دەست بێ بە تایبەت دۆسیە یاسایەکە کە پەیوەنددارە بۆ بڕیاری دادگاوە ئەو سەرچاوانەی بەکارهاتون یەکەم بڕیارەکەی دادگای بەڕێزی هەولێر دووەمیان بریتیە لە دەستوری عێراق سێمیان یاسەبەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراق چوارەمیان بریتیە لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان پێنجەمیان چاودێریکردنی پرۆسەی دادگاییکردنەکە لە کاتی بەڕێوەچوونی دادگایەکە لە هەولێر شەشەم ڕاو بیر و بۆچوونی یاسایی تەنها یاسایی پارێزەرانی دۆسیەکە و کۆمەڵە دادوەری بەڕێزکە لە دوور و نزیک ئاگاداری بابەتەکە بوون و حوتەمیش دەتوانم بڵێم بەشێک لەو شتانەی کە هاتوونەتە دەرەوە لە دۆسیەکە بە ڕێگای دروستی یاسایی بۆیە ئەکرێت دەرئەنجامی ئەم راپۆرتە شیکارێ بەڕاستی لەسەر ئەساسی ئەو سنوورداریە هەڵبسەنگێنرێت کە ئێمە لەبەر دەستمانە بە وەکو سەرچاوی زانیاریەکان لەم راپۆرتە شیکاریە ئێمە هەوڵمان ناوە تیش بخەینە سەر چوار خاڵی زۆر ڕئیسی بۆی کە بتوانین ئەکادیمی تر بڕواینە سەر بابەتەکە یەکەمیان ئایا بابەتی سەرەکی تۆمەتەکە بریتی بۆ لە چی لەم دۆسە یاساییەدا ئەو واقع و ڕوودا و کار و چالاکیانە چی بوون کە کراونەتە بنەما بۆ داڕشتنی واقعی ناو دۆسیەکە ئەمە پرسیاری هەموو دادوەرێک و هەموو دۆسەیەکی یاساییە ئایا چی ڕوویاوە دووەم بنەمای یاسایی و چوارچێوەی یاسایی چییە کە بەکارهێنراوە بۆی کە ئەو کار و کردە و چالاکی واقع مادیەی پێڵ بسەنگێنرێت کە لێرە بەتەکید وازحەکە چی یاسایەکە بەکارهێنراوە لە لایەن دادگای بەڕێزەوە سێمیان ئایا هەتا چ ڕادەیەک ئەو ڕێکاری پرۆسێسەی بەکار هاتووە لە پرۆسەی دادگاییکردنەکەیە توانیوێتی تەواوی یاسا و ڕێسابەرکارەکان لەبەر چاو بگرێت چوارەمیشیان کە بەڕاستی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ڕەنگە شتێکی تازە بێ هەتا ئەم دەقەیە بەداخەوە ئێمە زۆر دەوڵەمەند نینتیە ئەوەیە کە ئایا ئەو ڕێبازە حکومدانە چییە کە دادگا بەکاری هێناوە بۆ تەفسیری مادە یاسایەکە و جێبەجێکردنی بەسەر لایەنی مادی و واقع و ڕووداوەکانی ناو دۆسیەکەیە
ئێمە کەمتر بەڕاستی ئاماژەمان داوە بۆ لە بەروی دوای دیراسەکردنی بڕیارەکەی دادگای هەولێر بۆمان دەرکەوت کە بەڕاستی کەمترین یان لانی کەم ئەوەی کە نووسرا و ئێمە ئەیبینی بۆی کە تۆمەتباریان نەکەین کەمترین کات و بواردراوە بە تەفسیرکردنی ئەو مادەی کە جێبەجێ کراوە بەسەر واقعەکە و بەسەر ئەو کار و چالاکەی پێش تۆمەتبارەکە ئەنجامیان داوە. ئەم چوار نقطەیە بەڕاستی بۆ ئێمە گرنگ بوو لەسەر ئەساسی سێ نقطە لەو چوارە ئێمە وەستاوین. لایەنێکی ترکە گرنگە ئێمە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە دوای ئەوەی دیراسی ئێوەمان کردو ئێمە زۆر بەداخەوە ئەڵێم تەنها لە ڕووی یاساییەوە بە پێی دەستوری عێراقی بە پێی یاسا و ڕێسابەرکارەکانی هەرێمی کوردستان 18 خاڵی سەرەکیمان دیاری کردووە کە لەلایەنی ڕواڵەتی و ڕێکاری دووەمیشیان لەلایەنی جەوهەری و بابەتی دۆسیەکە لەبەر چاو نەگیراوەکو پێویست. واتە ئەم راپۆرتە دوای ئەوەی کە سەرچاوەکانی دیراسە کردو دوای کە بڕیارەکەی دادگای دیراسە کردو دوای ئەوەی کە وتوێژێکی زۆری لەگەڵ پارێزەران و دادوەران و ئەو لایەنانەی تر کردووە کە ئاگاداری ناوەڕۆکی دۆسیەکە بوون بۆمان دەرکەوت کە لانی کەم یاخود ئەوەنەی کە هەبووە 18 خاڵی هەتا ڕادەیەکیش جەوهەری کە ئەتوانی نابنەی کەم و کوڕی خاڵی جێگای تێبینی و سەرنجی یاسایی لە چۆنیەتی ئیدارەدان و بەڕێوەبردن و بڕیاردانی دۆسیەکەدا هەبووە. ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێدا دادگا تۆمەتبار ناکەین بەوەی کە نەیتوانێت ئیشی خۆی بکە بەڵام تەنها لە چوارچەوەی ئەو راپۆرتەدا ئەتوانین ئاماژە بۆ بدەین بە پێی ئەوەی کە دیراسەمان کردووە 18 خاڵ و تێبینی و سەرنج هەیە لەسەر چۆنیەتی بڕیاردانەکە و چۆنیەتی ئیدارەدانەکە. ئەم خاڵانە بەشێکیان جەوهەری و بابەتین بەشێکیان پەیوەندیان بەلایەنی ڕواڵەتی و بەلایەنی ڕێکاریەوە هەیە. بەداخەوە هەر لە چۆنیەتی دەستگیرکردنەکەەوە هەر لە وەرگرتنی ئیفادەکەەوە هەر لە کۆکردنەوەی بەڵگەکانەوە هەر لە ئەو شایەتی کە بەکار هاتووە بۆ شایەتیدان لە دژی تۆمەتبارەکان هەر لە چۆنیەتی وتوێشکردنی ئەو بەڵگانەی کە لە دادگایە هەبوون هەر لە چۆنیەتی تعاملی دادگا لەگەڵ بانگەشەی ئەشکەنجەدان و زۆری لێکردن و مامەڵەی نامرۆڤانە کە لەلایەن پارێزەرانی تۆمەتبارەکەنەوە ئاماژەی پێدراوە هەر لە چۆنیەتی تەکلیفی قانونی مادە قانونیەکەەوە کە بەکار هاتووە هەتاوەکو جێبەجێکردنی مادە قانونیەکەش کۆمەڵە سەرنج و تێبینی هەیە کە ئێمە چاوەڕوانەکەین و چاوەڕوانمان کردو و بەردەوامیش پشتگیریانەکەین بۆی کە دادگای بەڕێز لە هەر شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە هەیە ئەمانە بەڕاستی تێنەپەڕە بەسەریانە. هێشتا بڕیارەکە یەکلای نەبووتەوە هیوادارین کە دادگای پێداچوونەوە لە هەولێر بتوانێت کە ئەو 18 خاڵی ئێمە ئاماژەمان پێداوە کە کاکاردوی ئێستا باسیەکە پەیوەندیان بە تەواوی ڕێکاریەکان و خودی ناوەڕۆکی پرۆسی دادگایکردنەکە و ناوەڕۆکی بڕیارەکەەوە هەیە لەبەر چاو بگرێت لە کاتی بڕیاردانی کۆتایی لەسەر دۆسیەکە. لایحەی پێداچوونەوەی پارێزەرانەوە دکتۆرتوانە ئاماژە پێکرد نامێ زۆر کاتی پێ بگرم. ئەو ڕێکەوتن نامە و جارنامە جیهانی و یاسایە ناوخۆیانەی کە لەم راپۆرتەیە پشتی پێبەستراوە یەکەم ڕێکەوتن نامە و جارنامە جیهانیەکان کە پشتی پێبەستراوە جارنامە جیهانی مافەکانی مرۆڤ مادەی 5 پەیماننامەی مافە سیاسی و مەدەنیەکان ساڵی 1976 مادەی 7 ڕێکەوتنامەی بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە و هەموو مامەڵەیەکی نامرۆڤانە مادەکانی 12 و 15 قواعد متعلقة بحماية جميع أشخاص محتجزين مادەی 15 لانی کەمی بنەما نمونەکانی مامەڵەکردن لەگەڵ بەندکراوان و ڕاگیراوان ڕێسای 92 یاسا ناوخۆیەکان کە پشتی پێبەستراوە لەم راپۆرتەیە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 مادەی 19 بڕگەی 4 و 11 و مادەی 37 بڕگەی جیب یاسای ژمارە 21 ساڵی 2023 هەرێمی کوردستان مادە 1 ئەوەی کە ئیدانەی تۆمەتبارانی پێکراوە یاسای ژمارە 22 ساڵی 2023 هەرێمی کوردستان یاسای بنەما دادگەری سزایەکان ژمارە 23 ساڵی 1970 مادەکانی 57 بڕگەی ئەلف 63 بڕگەی بە 123 127 172 تا 176 مادەی 212 218 249 یاسای سزادانی عێراقی ژمارە 111 بۆ ساڵی 69 مادەکانی 333 و 240 پشتی پێبەستراوە یاسای پارێزەرایەتی ژمارە 7 ساڵی 1990 مارکاو بۆ کاری پارێزەرایەتی لە هەرێمی کوردستان مادەی 20 پشتی پێبەستراوە دەرئەنجامەکان بە کورتی بخێنە ڕوو ئەمە لیستی هەندێک لەو پێشێلکاریانەیە کە بەپێی یاسا بەرامبەر تۆمەتباران کراوە وەکو دکتۆر تواناش ئاماژەی پێکرد ئێمە ئەم پێشێلکاریانە لە ئەنجامی سیرکردنی ئەو سەرچاوانەی کە لە بەردەستمان نابووە لەوە هەڵمان هێنجاوە نەک بڵێن لە خۆمانەوە داماڕشت بێ وەرگرتنی ئیفادە لە ماوەی 24 کاتژمێردا کە ئەوایە تۆمەتبار لە ماوەی 24 کاتژمێردا ئیفادەی وەربگیر لە بەردەمدا دۆرە دابینکردنی پارێزەر و ڕێگەدان بە پەیوەندی بەردەوام لەگەڵ پارێزەر لە هەموو قۆناغەکانی لێکۆڵینەوە ئامادەبوونی پارێزەر لە کاتی وەرگرتنی ئیفادە لە سەرەتای لێکۆڵینەوە هەتا کۆتایی ڕێگەدان بە پارێزەری تۆمەتبار بۆ بینینی دۆسیەکان و خستنە ڕووی سەرنجی یاسایی خۆی بینینی کەسوکار و پەیوەندیکردن لەگەڵ کەسوکاردا لە سەرەتای دەستگیرکردنەوە بەڕێزان ئەمانەی کە ئێڵێن ئەمانە پێشێلکاریان بەرامبەر کراوە کە مافی تۆمەتباران بووە
بۆیان دابین بکرێ بۆیان دابین نەکراوە ئەشکەنجەدان و مامەڵەی نامرۆڤانەوەکو خۆیان بانگەشەیان کردووەکە لەژێر هەڕەشەی ناموس و ئەشکەنجە و مامەڵەی نامرۆڤانەدا اعترافیان پێکراوە گرتنەبەری ڕێکاری یاسایی لەسەر ئەو بانگەشەی تۆمەتباران کردویانە تا ئەم دقەیە ئێمە ئاگادار بین هیچ ڕێکارێکی یاسایی نەگیراوەتە بەر لەسەر ئەو بانگەشەی تۆمەتباران کردویانە کە ئەشکەنجە دراون ئایا ڕاستە یان ناڕاستە لەبەرەوەی کە بەپێی مادەی 333 ئەمە ئەچێتە جینایەتەوە